بە ناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان تا دێت ئاساوارەکانی قەیرانی دارایی هەرێم لەسەر وڵاتیان قوڵتر دەبنەوە و حکوومەت یەرێمی شەنگاوی جددینەناوە بۆ چارەسەرنی قەیرانەکە لە سەرەتای قەیرانی داراییەوە هەنگاوەکانی حکوومەت بۆ چارەسەری قەیرانەکە بریتین لە زیادکردنی بارگرانی لە سەر موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەیمەندەرێک لە بەڕێزان لە تەوری یەکەمدا قادر ڕزگی ئەندامی پەرلەمانی کوردستان هەروە دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ پسپۆری ئابووری تاوتوێن پرسە دەکەین. هەروە لە بەشی دووەمدا باز لە هۆکاری بە نێودەوڵەتی نەکردنی مەرجی کێرە لە قەزای پشت دەکەین. لە بەش یەکەمدا سەرەتا راپۆرتێک دەبینین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەگەر سەرەتا لە کاک قادر ڕزگەی ئەندامی پەرلەمانی کوردستانەوە دەست پێکەن کە بەڕێزیان لە شاری قەڵازێەوە لەگەڵمانە. کا قادر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرەتا سەرنجی بەڕێزت بزانم لە سەرەتای قەیرانی داراوی حکوومەت کۆمەڵێک هەنگاوینا بۆ چارەسەرکردنی قەیرانەکە ڕای بەڕێز لەسەر ئەو هەنگاوان ئایا و هەنگاوان هەنگاوی عملی بوون بۆ چارەسەری قەیرانی دارایی؟ زۆر سپاس بۆ میوانداریتان بەخێراتنی میوانە بەڕێزەکەتان دەکەم. لە ڕاستیدا لە دوای دەستپێکردنی قەیرانی دارایی و قۆڵبوونەوەی قەیرانەکە تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە هەنگاوی جددی نەناوە بە ئاراستەی ئەنجامدانی چاکسازی بنەڕەتی و ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکە. ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی ڕاگەیاندووە بە ناوی پرۆژەی چاکسازی کە خۆی لە دەرکردنی 34 بڕیاردا دەبینێتەوە. بەڵام ئەم بڕیارانەی حکوومەت چەند بڕیارێکیان نەبێ بڕیارەکانی کە ناچێتە خانەی چاکسازیەوە و ئەو بڕیارانەش کە دەچنە خانەی چاکسازیەوە لە ڕاستیدا ئەم بڕیارانەش تاکو ئێستا جێبەجێ نەکراون. بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دا کە هەیئەتێک دروست کات بۆ چاودێریکردن و چاودێریکردنی داهاتی هەرێمی کوردستان بە تایبەتی داهاتی نەوت. تاکو ئێستا ئەم هەیئەتە کە بڕیار بوو لە 4 وەزیر پێک بهێنرێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ نەکراوە. حکوومەتی هەرێم بڕیاری دا کە ئەو پارەی کە لە فرۆشی نەوت دەچێتەوە بانکێکی حیزبی ئەم پارەیە بە شێوەی کێبڕکێ تەنها بانکێک مافیەوەی نەبی کە ئەم پارەیە ئاڵ و گۆڕ پێ بکات چونکە نەوت کە دەفرۆشتێ بە دۆلار دەفرۆشێ بەڵکو بە شێوەی ینی کێبڕکێ بدرێ بەو بانکەی کە ئامادەگی تێدایە دۆلارەکە بە زۆرترین یان بە هاترین دینار دەگۆڕێتەوە کە بە ڕێژەیەکی زیاتر بێت. تاکو ئێستا ئەمەش جێبەجێ نەکراوە. حکوومەت بڕیاری دا کە موچە بە ئەلکترۆنی بکات
لە پێناوی بنبڕکردنی بندیوار و نەهێشتنی دووموچەیی و چەند موچەیی بەداخەوە ئەم بڕیارە جێبەجێ نەکرا. حکوومەت بڕیاریدا کە کۆمپانیای نێودەوڵەتی بۆ بێنێ بۆ چاودێریکردنی یا وەربینیکردنی داهات لە هەرێمی کوردستان بە تایبەت داهاتی نەوت حکوومەت تاکو ئێستا ئەم بڕیارەشی جێبەجێ نەکردووە. ئەمە لە کاتێکدا کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوخۆ ڕێگەنادا کە دیوانی بە چاودێری دارایی و دەستەی نەزاها بەدەسەڵاتەکانی و بەڕۆڵەکانی خۆی هەڵسێ لە پێناو چاودێریکردنی داهات و وەبردبینیکردنی داهات. بۆی ئەمەی حکوومەت لە ڕاستیدا ناچێتە خانەی چاکسازیەوە، ئەوەی کە حکوومەت داوێتی بەشێکی تەجاوزی دەسەڵاتەکانی ترە و بەشێکی پێشێرکردنی یاسایە و بە هیچ پاڵپشتێکی یاسایی نییە، تەنها بارگرانی لەسەر خەڵک دروست کردووە. حکوومەت دەستی بردووە بۆ موچەی خەڵک، پاشەکەوتی موچەی کردووە بەبێ ئەوەی گوێ بدات بەو یاسانەی کە زامنی مافەداراییەکانی موچە خۆرانی لە هەرێمی کوردستان کردووە و لە هەماکادا حکوومەت ڕسوماتی لە هەندێک بڕیاری داوە ڕسوماتی زیاد کردووە لە نمونەی ئاو، لە نمونەی خانوبەرە و لە نمونەی ڕسوماتی پەیوەست بە هاتوچۆ لە تۆمار لە نوێکردنەوەی بەڵگەنامەکانی سیارە و ئۆتۆمبیل. بۆی پێویست بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشت بە ئاساسی یاسایی ئەمە بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمانی کوردستان پرۆژەی چاکسازی بنەڕەتی لە هەرێمی کوردستان ینی دەست پێکردبایە. بەداخەوە تاکو ئێستا بڕیارەکان ناشنە خانەی چاکسازی تەنها تەقەشوف و هەڵوشینەوە. بۆ ئەو مەبەستەش دەتوانم بڵێم بڕیارەکانی حکوومەت نەک بە شێوەیەک نەبوون کە داهات لە هەرێمی کوردستان زیاد بکەن ببنە هۆی زیادکردنی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان، بەڵکو تەنانەت خەرجیە ناپێویستیەکانی حکوومەتیشی نەگرتوتەوە لە ئاستی باڵا و لە ئاستی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا. تەنانەت ئێمە دەبینین کە ئەو بڕیارەی کە بەڵە زۆر باشە بەڕێزت باز لەو دەکەی کە حکوومەت لە هەندێک لەو بڕیارانەی کە داوێتی بۆ ڕوبەڕبوونەوەی قەیرانی دارایی پێشێلکاری یاسای کردووە، ینی لە چ ڕوویەکدا پێشێلکاری یاسای کردو؟ اینجا ئەگەر حکوومەت پێشێلکاری یاسا بکە دەکرێت بە پێچەوانە یاساوە قەیران چارەسەر بکرێت؟ نەخێر، پرۆژەی چاکسازی پێویستی بە پسپۆری ینی شارەزای ناوخۆ و نێودەوڵەتیە لە بواری ئابووریدا. ئەمە لەلایەکە پێویست بەوە دەکات کە پەرلەمان کارا بێ و ئەساسی یاسایی هەبێ، پاڵپشتی یاسایی هەبێ. بەڵام حکوومەت نەک ئەمانەی نەکردووە، بەڵکو پێشێلی یاسای کردووە. بۆ نمونە بەپێی یاسا ینی بەپێی یاسا موچە و دەرماڵەکانی دەسەڵاتی قەزا، دەسەڵاتی دادوەری لە یاسای دەسەڵاتی دادوەری دادیاری کراوە کە پێویستە قەزا بودجەی تایبەت بەخۆی هەبێ و سەربەخۆیی دارایی تا ڕادەیەک دەتوانم بڵێم بوونی هەیە. حکوومەت دەستی بردووە بۆ کەمکردنەوەی موچەکانیان بە ناوی پاشەکەوت، کەمکردنەوەی دەرماڵەکانیان، ئەمە دەچێتە چوارچێوەی پێشێرکردنی یاسا. و حکوومەت بەبێ ئەوەی لە دەسەڵاتی دابێت دەرماڵەکانی پەرلەمان و ئەوەی کە پەیوەندی بە بودجەی پەرلەمانی کوردستانەوە هەیە دەستی بۆ بردووە و پاشەکەوتی تێیدا کردووە، بڕین و کەمکردنەوەی تێدا ئەنجام داوە کە لە کاتێکدا بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 92 و بەپێی یاسای ژمارە سیویەکی یان بڕیاری ژمارە سیویەکی ساڵی 1993 ئەمە دەسەڵاتە داراییەکانی موئەسسەی یاسادانان لە دەسەڵاتی سوڵتەی یاسادانان خۆیەتی. ئەمە چەندین نمونەی دیکە. مەسەڵەن حکوومەت لە پاشەکەوتیکردنی موچە دەستی بردووە بۆ موچەی بنەڕەتی، کە دەستی بردووە بۆ موچەی بنەڕەتی و موچەی ئیسمی. موچەی بنەڕەتی و موچەی ئیسمی نەک ئەم موەسسانەی کە من باسم کردن، بەڵکو هی فەرمانبەرانی کوردستان و موچەخۆرانی کوردستان بە یاسا دیاری کراوە کە تاکە پاساوێکیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هەبێ لەم بارەیەوە گەڕانەوەی حکوومەتە بۆ بڕیاری ژمارە 15 کە ئەم بڕیارە تەنها مافیەوەی داوە زیادکردن و کەمکردنەوەی دەرماڵەی فەرمانبەران. باش نەک بەم شێوەی ئێستا نەک زۆر باشە کاقا موچەی بنەڕەتی دەستکاری بکەین. بەڵە زۆر باش. ئێستا تۆ وەکو ئەندامێکی پەرلەمان لە سەرتاوە ئەو بڕیارانەی کە حکوومەت داوێتی کە خۆی لە 34
بڕیاردا دەبینێتەوە. تۆ ناویان دەبەی بە چاکسازیکردن یاخود ناوی دەبەی بەچی؟ من ئەو بڕیارانە بڕیاری چاکسازی نینە، بەڵکو ئەو فەزایی کە بۆ گەندەڵی خوڵقێنراوە لە ڕابردوودا کە حکومت خۆی حکومەتێکی گەندەڵکارە و مەبەستیشی بووە زەمینە بۆ گەندەڵی لەبارکە بۆ هەندێ بەرپرس و بۆ کەسانێک کە بەرپرسەکانی حکومەتیان لە پشت بووە. ئەمە تەنها کەمکردنەوەی کەمێک لەو فەزا گەندەڵیە بووە کە حکومت پێشتر بە ئەنقەست ئەنجامی داوە. بۆی ئەم بڕیارانەی حکومت تەنها بڕیارێکن کە بوونەتە مای بارگرانی بەسەر ژیان و بژێوی خەڵکی کوردستان و بڕیاری برسیکردنی خەڵکی کوردستانن، نەک بڕیاری چاکسازی و ئەنجامدانی پرۆسەی چاکسازی ڕیشەی و بنەڕەتی لاری. زۆر باش. من پێم وایە ئەمانە بڕیارێکن بۆ برسیکردنی خەڵکو و تەنانەت تێکدانی شیرازەی خێزانەکانی کۆمەلگای کوردستان کە بۆ ئەو مەبەستە دەیان و سەدان نمونە هەیە کە بەو هۆیەوە سەبەبی کێشە کۆمەڵایەتیەکانن، سەبەبی زۆری ڕێژەی جیابوونەوە و تەلاقن لە هەرێمی کوردستان، سەبەبی بەرزبوونەوەی ڕێژەی کەتن و تاوان، سەبەبی بەرزبوونەوەی ڕێژەی کێشە کۆمەڵایەتیەکان لە کۆمەلگای کوردستاندا. و ئەم بڕیارانە بڕیاری برسیکردنی خەڵکی کوردستانن، نەک بڕیاری چاکسازی. بەڵێ زۆر باش. ئێستا لە کۆی ئەو بڕیارانەی 34ەی کە حکومت دەری کردووە چەندیان جێبەجێ کراون و چەندیان لەسەر بارگرانی دروستکردن بۆ خەڵک؟ ئەو بڕیارانەی کە جێبەجێ کراون ئەو بڕیارانە کە بوونەتە هۆکاری زیادکردنی باج بە شێوەیەکی نامونەزەم لە نمونەی ئاو، لە نمونەی خانوبەرە و لە نمونەی زیادکردنی ڕسومات وەک سەرەتا باسم کرد بۆ بابەتی تۆمارکردنی ئۆتۆمبیل و سەرپێچیەکانی هاتوچۆ، ئەوەی کە پەیوەندی بە بواری هاتوچۆیە کە ئێمە خۆشمان بۆ مەبەسە لەگەڵ ناوخۆ قسەمان کرد. بەڵێ سوپاس دەکەین کاک قادر. دواتر دەگرێمەوە لای بەڕێزت. سوپاس دەکەم، زۆر سوپاس کاک دکتۆر، بەڕێشتان بەخێر بێن. دەمەوێت ڕای بەڕێزتان بزانم سەبارەت بەوەی کە ئەو بڕیارانەی کە حکومەت دەری کردووە کاک قادر ڕزگەندەی پەرلەمان پێی وایە بڕیاری جەرئینین بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی وەزیات لەسەر خەڵکەکە بوو. تۆوەکو پسپۆڕێکی ئابووری لەسەرتاوە کە 2 ساڵ ئێستا قەیرانی دارایی تێدان هەنگاوی عملی داوە بۆ چارەسەرکردنی. بەڵێ زۆر سپاسەکەم بە ناوی خۆی بەخشندەی مەهرەبان. خۆی بەڕێز کاک قادر ینی بەڕێزیان وەکو پەرلەمانتار وەکو دەسەڵاتێکی چاودێر لەسەر حکوومەت ئەتوانن وشەی جەری بەکاربێنن، بەڵام من ئەتوانم من ئەوەی کە بە بەڕێزتان بڵم وەکو لاینی ئابووری وەکو لاینی زانستیەکە بە جەنابتان بڵێم بۆ نمونە چەند سوودی هەبووە چەند زەرەری هەبووە. ئەمە بابەتەکەی من ئەوەیە، من بەو شێوازە شیەکەمەوە بۆ بەڕێستان. بە نمونەیەک وەڵامی پرسیارەکەی جەنابتان ئەدەمەوە لە ساڵی 2007 بۆ 2009 کە قەیرانی دارایی جیهان بوو لە ئەمریکا و سەری هەڵدا لە کەرتی خانوبەرە حکوومەتی ئەمریکا هەستا باخستنە پارێکی تقریبا 800 ملیارد دلار پارەی خستە بازار کە جەنابتان باش ئەزان حکوومەتی ئەمریکا حکوومەتێکە با بڵێن ئابووریەکەی ئابووری تایبەتە لە حکوومەت عێراقی بەوە نیە حکوومەت تەنها چاودێرە لەسەر هەندێک بوار. بۆیە سێرەکەی جەنابەت بە پێچەوانەی ئەوەی کە لە سیستەمی ئیشکردن و کارکردنی ئابووری هاتووە حکوومەتی ئەمریکی ئەوەی کرد کە پارەی خستە بازار بۆی قەیرانەکەی پێعلاج بکە. ئەوەی کە ئێستا ئەگوزارە لە هەرێمی کوردستان وەکو بەڕێز کاک قادر فەرمووە کوجراتان ئاماژەتەن پێدا کۆمەڵێک بڕیار و کۆمەڵێکین دراوە کە ڕسومات لەسەر خەڵک زیاد بکرێت. ئەم خەڵکە کێن؟ ئەم خەڵکان کە توانای داراییان لاواز بۆ کەم بووە. سەرکی جەنابەت ئەو ڕسوماتە ئەو بەڕێزانە ئەگرێتەوە، یعنی با بڵێن زۆرینە 180 یعنی تقریبا عێراق دانیشتوانی عێراق و دانیشتوانی هەرێمی کوردستان بەم ڕێژەیەدا بەشکراون 180 یاخۆ تا 185 ئەوانەی کە توانای داراییان ناوەند و کەمە و 115 تا 120 ئەوانەی کە توانای داراییان سەروی ناوەندە. سەرکی جەنابەت واتە 185 لە بڕیارەکە چی ئەگرێتەوە؟ ئەو کەسانەی کە توانای داراییان کەمە. گریمان هەر بە نمونێکی زۆر ئاسایی بۆ جەنابتان، من سیارێکم کڕیوە لە ساڵی 2012 کە قەیرانی دارایی نەبوو. ئێستا من وەکو هاوڵاتی ئەمەوێ ئەگەر بچم کۆمەڵێک خەدەمات و کۆمەڵێک شت داوا بکەم تازەکردنەوەی ساڵانەوەی سیارەکەیە یاخود کۆمەڵێک شتی ترە بۆ سیارەکەم، ئەبێ من ئیش بکەم بەو بڕیارانەی کە لە 2016 هەن کە کۆمەڵێک ڕسوماتی زیاد کردووە، کۆمەڵێک بۆ نمونە غەراماتەکان زیادیان کردووە، ئیتر کۆمەڵێک شت هەیە. لێرە سێرکی جەنابەت
ئەم بابەتە کە زیادی کردو بۆ خەدەماتی حکوومەت وەکو لاینی ئابووری ئەگەر بێنە سەر ئەوەی کە هەوڵدانە بۆ زیادکردنی داهاتە گشتیەکان لە 100 من لەگەڵ تام بەڵام کەی هەوڵدانە بۆ کەی ئەبێ ئەم هەوڵدانە بکرێت هەنگاو بنرێت بۆ ئەم هەوڵدان و یاخود بۆ ئەم بابەتە کاتێکە خەڵک توانای هەبوو خەڵک پارەی زیادەی ما بێت بیدە بە حکوومەت نەک بە پێچەوانە ئێستا بێ حکوومەت هەستێ بە هاوکاریکردنی خەڵک و بە تایبەت ئەوانەی کەم دەرامەتن یاخود ئەوانەی کە پێشتر لە چینی مامناوەند بوون ئێستا توانا و ئیمکانێتیان دابەزیوە بۆیە سێریکەی جەنابەت ئەو بنەما زانستیە ئابووریە کە پێشتر هەبوو نابێ ئێستا ئیشی پێ بکرێ بۆ لەبەرەوە ئێستا لەگەڵ دۆخەکەیە ناگونجاوە حکوومەت ڕسومات لە کێ لە خاوەن سیارەیە کە بۆ نمونە لەوانەیە هەفتەیەک جارێک پارەی بنزینی پێبێت دەربچێ بە سیارەکەی یان دەرنەچێ بە سیارەکەی لەوە 200,000 و 300,000 دکتۆرەوەی کە تۆش دێخەتت دابێسا و هەنگاوانەی کە حکوومەت ناو زیاتر لەسەر شانی خەڵک و مچەخۆران بۆ ینی ئایا دەکرێت قەیرانەکە لەو ڕێوە چارەسەر بکرێت خۆی وەکوتم وەکو بنەمایەکی زانستیانە تۆ جەناب وەکو حکوومەت هەوڵە دێ بۆ زیادکردنی داهاتی گشتی بەڵام ئایا ئێستا ئەم هەوڵدانە بۆ داهاتی گشتی گونجاوە نەخێر تۆ جەنابەت چەند ڕێگەیەک هەیە بۆ زیادکردنی داهاتی گشتی یەکێک لەوانەیە ڕسومات و زەریبەیە چ کاتێکە گونجاو بێ باجە بتوانانی جەنابەت باج بسەپێنی بەسەر خەڵک کەی کە خەڵک توانەی هەبوو کە زیادەی پێبوو پارە بەڵام تۆ جەنابەت کۆمەڵێک ڕێگەی تر هەیە ڕێگەی ترەوەیە کە تۆ جەنابەت دەست بکەی بە تایبەتکردنی کۆمەڵێک بوار یعنی ئێستا کە بانگهێشت ئەکرێ بۆ کەرتی تایبەت چەند جارە ئێمە لە کەناڵە پیرۆزەکەی جەنابتانەوە لە چەند کەناڵێکەوە لە پێشنیارەکانی خۆمان بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەت یاریمی کوردستان ئەوەمان باس کردووە هەر بە نمونە هێناومانە وتومانە بۆ نمونە لە شاری سلێمانی ئەم شارە وەکو بازنەیە تۆ بیکە بە 4-5 پارچە ئەم 4-5 پارچەیە کارەباکە بیدە بە 4-5 کۆمپانیا و پارەیان لێ بسەنە تۆ جەنابەت لە دوورە بۆ خۆت چاوەڕێکەکەیت و سەیری ئەدای کۆمپانیەکانەکەی ئەو کۆمپانیا بسازگیان ئەو کۆمپانیا وەکو فرۆشیار حەزەکە دوکانەکەی 24 ساعت کراوە بێ دوکانەکەی چییە فرۆشتنی کارەبایە بەکام ئاست و بەکام کوواڵەتی باشترین کوواڵەتی بۆ لەبەرەوە گەر جەنابەت ئەم ساڵ کارەباکەت باش نەبوو نەتدا بەم 4-5 گەڕەکە من ساڵی داهاتوو گرێبەستەکەم لەگەڵ جەنابتا هەڵەوە شێنم و ئەیدەم بە کۆمپانیەکی تر ئەمە ململانە و ڕێکابەری دروستەکە لە نێوان کۆمپانیەکان لە هەمانکە داهاتە گشتیەکە زیادەکە لە هەمانکە تۆ جەنابەت شتی ترت هەیە مڵکت هەیە ئەتوانی بیفرۆشی بە کەرتی تایبەت کۆمەڵێک بۆ نمونە عرضت هەیە کۆمەڵک شتت هەیە کەرتی کشت و کاڵ تۆ جەنابەت وەرە زەوی حکوومەتت هەیە گرێبەست ببەستە لەگەڵ کەرتی کشت و کاڵ کۆمەڵێک گەنجت هەیە دەرچووە لە زانکۆ ئیش و کاروباری نییە ئێستا وەرە دەرچووی ئیدارە و اقتصاد پێ بڵە وەرە بڕۆ ئیشی جوتیار بکە من دڵنیا دەکەم ئێستا ئەم دقەیە ئەگەر ناونووس بکرێت بۆ ئەو کەسانە فەرمون بەڕێزان بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵ ئەمە 1 دۆنەم 2 دۆنەم 3 دۆنەم بڕۆ جەنابەت ئیشی تا بکە بەرهەمەکەی ساڵانە بۆ تۆ بۆ نمونە یاخود نیوە بە نیوە بزان چەند کەس ئامادە ئەبێ سیارەی بۆ سەرف بکەم لازم کۆمەڵێک شتی بۆ زۆر باشکەوتە بە کورتیکاوی تورەنگاوەکان لە ئاسی پێویستدا بۆ چارەسەر هەنگاوەکان نەخێر تۆ جەنابەت هەوڵدانە بەڵام هەوڵدانەکە بەتای بەداخەوە بە زانستیانە نەڕۆشتووە تۆ جەنابەت ئەگەر هەیکەلی ئابووری هەرێمی کوردستان بگۆڕی لە پشت بەستن بە 170 بەڕێوەبردننی کەرتی گشتیە کەرتی حکوومەت ئیدارەی ئابووری کوردستانەکە بیگۆڕە کەمی بکەرەوە ئەو ڕێژەیە ئێستا تەنها 180 بەدەستی کەرتی تایبەتە زیاد بکە ئەو ڕێژەیە بەڵێ سوپاس دەکەم دواتەکەرم بۆ لای بەڕێز کا قادر بگڕینەوە لای بەڕێزت وتت زۆرینێ و بڕیارانەی کە حکوومەت ینی داوێتی ئەوەیە کە بارگرانی بۆ خەڵک دروست کردو ینی دەکرێت چارەسەری قەیرانی دارایی لەڕێی بارگرانی دروستکردن بێ لەسەر خەڵک پاشان ئایا حکوومەت بۆ دەستی بۆ مەسەلەن چاکسازی لە دۆسیەی نەوت لە مەسەن داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان نەبردووە ئەمە شتی گەورەتر نین لەوەی کە بتوانێت قەیرانی دارایی چارەسەر بکات بەڵێ ئەوەی کاک دکتۆر دەڵێ بەڵێ سیستەمی باج بە شێوەیەکی منەظەم و ڕێکراو دەبێتە هۆی زیادکردنی داهات هەرێمی کوردستان لە ڕابردوودا بیری لە سیستەمێکی باج و ڕسوماتی ڕێکراو بە شێوەیە کە ڕەچاوی باڵانس و دادپەروەری و داهاتی تاک بکات لە هەرێمی کوردستاندا نەکردووە بەڵکو حکومەت خۆی وای کردووە کۆمەلگا لە هەرێمی کوردستان کۆمەلگایەکی مشوخۆر بێ وەک کۆمەلگا لە عێراق کۆمەلگایەکی بەڕاستی کۆمەلگایەک نەبی کە چاوی لە هەموو تاکەکانی چاوی لە موچە و کەرتی گشتی
ینی هەمووی چاوی لە موچە و کەرتی گشتی بووە ئەمە لاوازی حکومت بێپلانی حکومت بێپلانی بەتایبەت لە بواری لە نەبوونی پلانی استراتیجی وای کردووە بەڵام دەگەڕێمەوە سەر ئەم خاڵە سیستەمی باج بەڵێ دەبێتە هۆی زیادکردنی سەرچاوی داهات بۆ حکومت بەڵام پێویستە ئەم سیستەمە تەنها باج سیستەمێک نەبێت کە بارگرانی لەسەر کەسانێک دروستکە کە کەسانێکن لە هێڵی هەژاریدانە یعنی ئەمەش پێویستی بەوەیە کە ئەو کۆمپانیانەی کە بەتایبەت کۆمپانیا حیزبیەکان بەشێکیان لە باج دەبەخشرێن هەندێک کۆمپانیای بیانی هەیە بە قانون لە باج بەخشراوە هەندێک کۆمپانیای ناوخۆش هەیە بە باج لە قانون لە باج بەخشراوە ئەمە پێویستی بە تعدیلاتی قانونی هەیە و لە هەمان کاتدا پێویستە ئەمە بە شێوەیەکی بە عاقلانی و وردەکاریانە بێ بە شێوەیەک بێ کە ئەم بارگرانیە دروست نەکات و بۆ دادپەروەری تێدا ڕەچاو بکرێ و لە هەمان کاتدا بە ئەزمموی وڵاتان لە بەرامبەر سیستەمێکی باجی ڕێک و پێک خەدەماتی جۆرا و جۆری شەیە کە ڕەفاهەتی کۆمەلگای لێکەوتۆتەوە بەڵێ حکومت دەبواە دەستی بۆ چاکسازی بربایە لە دۆسیەی نەوت و لە ناو دۆسیەی نەوتیش داهاتی نەوت و وەفرۆشی نەوتی شەفاف کردبایە بەو شێوەی کە بەو شێوەی کە هەندێک وڵات دەیکا لەو بوارەدا کە توانیوێتی تاڕادەیەکی باش ڕەچاوی شەفافیت کە بە گەواهی ڕێکخراوی نێودەوڵەتی لەو بوارەدا و حکومت پێویست بوو بهاتایە لە دۆسیەی نەوت ئەو کۆمپانیایی کە بە پێی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان پێویستیان بە دروستکردنە لە بوارە جیاوازەکانی مەجاری بەرهەمێنانی نەوت و بە بازارکردنی نەوت ئەمانەی دروست کردبایە حکومت بەهاتایە بە جێبەجێکردنی ئەم یاسایی کە پێی دەوزرێ یاسای ینی سندوقی کوردستان بۆ سەرچاوەکانی ینی بۆ داهاتی نەوت و گاز لەبری ئەمەوە حکومت بێت بمبورە ئەگەر تەواویکەین حکومت بێت دەست بەرێت بۆ قایمەکانی موچە چاکسازی لەمەدا بکە ینی قایمەی موچەی سەربازی کە پڕیەتی لە فەسادی و تەنانەت موچەی شەیدان لیستی شەیدانی سەنگەر کۆمەڵە ینی بەشی زۆری لیستەکانی موچە خۆران لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێم بە تەحدیدی قایمەی خاننشینی سەربازی ینی هی شەهیدان و ڕوبەڕووبوونەوەی دیاریدەی بەندیوار لە ناو موچە خۆرانی هەرێمی کوردستان بەتایبەت لە ناو وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس دەکەم و حکومت بێت چاکسازی لە دۆسیەی کارەبا و گرێبەستەکانی بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس کاک دکتۆر کاتیشمان کەماوە بوورە جەناوت سەبارەت بە مەسلەی ئەوەی کە ئێستا حکومت چەند گاوێک بنێت کە هەنگاوی ڕاستەقینەیە بۆ کەمکردنەوەی ئەم قەیرانە خۆت دەزانیت تا دێ قەیرانەکە زیاتر لەسەر هاوڵاتیان چرتر دەبێتەوە بۆ نمونە بازار سستە کرێی خزمەت گوزارەکان زیادی کردووە باز زیادی کردووە پلانی برایەوە بەڵێ ئێستا ئەوەی کە لە بەردەست هەیە ینی تۆ جەنابەت شتێکی کوتوپڕ ئەبێت تۆ بەڕێزت بەردەوام بی لەسەر هەناردەکردنی نەوت ئەمە بێگومان تۆ جەنابەت ئەبێ لەبەر ئەوەی ئێمە ڕاهاتوین وەکوتمان سەتا هەفتای بەڕێوەبردننی ئابووری هەرێمی کوردستان بەدەستی حکوومەتە لەم سەتا هەفتای 1995 داهاتی ئابووری هەرێمی کوردستان داهاتی گشتیەکە نەوتە وایە تۆ جەنابەت ناچاری ئەم شتە بکەی بەڵام بۆ داهاتووی زۆر نزیک بە مەرجێک کۆمەڵێک شت بکرد بە مەرج بۆ نمونە تۆ جەنابەت ئەوەی کە باس کرد ڕسومی گومرگ زیاد بکە لەسەر بازرگان بەڵام لە هەمان کات ئەبێ منافسەیەکی حەقیقی ڕاستەقینە هەبێ لەگەڵ لە نێوان بازرگانەکان بۆ خستنە ڕوویشت نەک خۆڕەخکاری بکرێت تۆ جەنابەت من ئەمڕۆ باجە ڕسومە خەمە سەر جەنابتان بەڕێزت هەموو شتەکانت هێناوە لە هەمان کات ئەو ڕسومە ڕێکی خیتە سەر شانی هاوڵاتی واتە هیچمان نەکرد لەبەر ئەوەی ڕێک ئەو ڕسومە بوو بەچی بوو بە هۆی زیادکردنی نرخ لە بازار بەڵام لێرە تۆ جەنابەت ئەگەر ئەو منافسەیە دروست بوو ئەوە شتێکی زۆر ئەو ڕێکەبەری دروست بوو شتێکی زۆر گرنگە موچە خۆران تۆ بەڕێزت ئێمە پێشماوەیەک باسی ئەومان کرد کە 600 بێکاری شارەوە هەیە لە هەرێمی کوردستان واتەن ینی تۆ بەڕێزت لە بری ئەوە یەک فەرمانبەرت هەبێ 6 و 7 فەرمانبەرت هەیە معنەیەوە تۆ جەنابەت 6 موچە خۆرت هەیە یەک فەرمانبەرە حەقیقیت هەیە
ئەوەش کەم بکەیتەوە ڕێژەی لێک لە 100 بۆ 600 زۆر زۆرە ئەوەش باری سەرشانی حکوومەت کەمەکاتەوە ئەوە زۆر گرنگە خاڵکی تر زۆر گرنگ هەیە هەر لە ئاستی ئەوانەیە کە تۆ جەنابێت ئەو ڕێژەی 170 بەسیە کەم بکەیتەوە کۆمەڵێک شت هەیە بیدەبا بە کەرتی تایبەت با کەرتی تایبەت ئیدارەی بکات کەرتی کارەبات هەیە با لە کەرتی خوێندن چۆن ئێستا زانکۆی ئەهلیمان هەیە با بەشدار بێ خەرجیەکانی حکوومەت کەم ببێتەوە لە هەمان کات کارتی تەندروستیت هەیە بەڵام گرنگترین شت ئەوەیە کە منافەسە هەبێ ڕکابەریەکە لە بنەمای ئابووری منافەسەکردن نرخ دائەبەزێنێ بۆ کڕیار تۆ جەنابەت ئەگەر ڕووکەشەکە شکلیەکە منافەسە بێ بەڵام حەقیقیەکە کۆمەڵی کۆمپانیای تایبەت ئیدارەی شتەکانیان بەدەست بێ ئەوە واتە هیچمان نەکردوە دوا پرسیان بۆ دەبێت چاکسازی گەورە لە کەرتی نەوتوانەدا بکرێت لە مەسلەی خاڵە سنووریەکان و دانانی باز لەسەر کۆمپانیە بێگومان تۆ جەنابەت ئەوە لە کەرتی نەوت ئەبێ بە شەفافیت تعامل بکرێ یەک بەرمیل نەوت ئەفرۆشرێت ئەو یەک بەرمیل نەوتە چۆن تعاملی لەگەڵا کرێ پێشماوەیەک شتێک بڵاو کراوە لەسەر ئاستی عێراق نە کوردستان ئەڵێ $100 خەرج ئەکرێ لە حکوومەتی عێراقی $80 بۆ گەندەڵیە تەنها $20 بۆ ئەچێتە شوێنی مەبەستی خۆی واتە تۆ بەڕێزت لەو $100 هەشتایی بە فێڕواوە سپاس دەکەم کاویلتۆر کا قادر زۆر بەکوتی لە ماوەی نیو خولەکدا بە بڕای بەڕێستان ئەم حکوومەتە دەتوانێت قەیرانی دارایی چارەسەر بکات قەیرانی دارایی پێ چارەسەر دەکرێت زۆر سپاس دەکەین بێگومان نەخێر دیارە قەیرانی دارایی پەیوەندی بە بەهای نەوتەوە هەیە لە هەرێمی کوردستان بەڵام لەوەش کە بەهای نەوت لە بازاری جیهانی دابەزێت دەتوانم بڵێم خۆمان ئێمە لە هەرێمی کوردستان لە قەیرانی اقتصادی دابووین چونکە تاکە سەرچاوەیە کە هەبوو نەوت بوو کامیش لە بەغداوە بۆماندات و حکوومەت من عەفوم کاک حەکیم من دەمەوێت تەنها بڵێم ئەوەی کاکتۆر باسی دەکا لە هەرێمی کوردستان ئەو مەزهبە دیار نییە کە حکوومەت کاری پێ دەکا ئێمە لەگەڵ بازار چۆن مامەڵە دەکەین بە پێی مەزهبی سۆسیالستی یاخود مەزهبی بازاری ئازاد هیچ کامێکیان نییە لەو دوانە بۆیە کەرتی گشتی و کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان دوو کەرتن تێکەڵاوی یەکتر کراون ئەوە نییە کە کەرتی تایبەت کەرتێکی جیاوازبی و کەرتی گشتی کەرتێکی کەی جیاوازبی بەرپرسەکان لە وڵات بە تایبەت کۆمپانیا حیزبیەکان هاتوون خۆیان کەرتی تایبەتن و خۆشیان کەرتی گشتین هەردوو کەرتن لە ئێستادا کێوێ لە دەرەوەی دەسەڵات دەتوانێت تەحەکوم کا بە اقتصاد بە هەناردە و هاوردەی کاڵا جیاوازەکان لە هەرێمی کوردستان زۆر سپاس دەکەین یعنی ئایا هاوڵاتی ئاسایی بازرگانێک کاتمان نەما زۆر سپاس دەکەین زۆر سپاس کاکتۆر لە ماوەی خولەتی پێ حکوومەت بە هەنگاوانە قەیرانەکە پێچارەسەر دەبری ئێستا ئەم دقەیە هەنگاو یەکەم شەفافیەتە لە کەرتی نەوت لەگەڵ ئەوەیە شان بەشان ئەبێ پەیکەری ئابووری لە پشتبەستن بە نەوت کەم بکرێتەوە بۆ بوارەکان زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ و پسپۆری ئابووری کە لە سودوی سەرەکی لەگەڵمان بوو هەروە زۆر سپاس بۆ بەڕێز کاک قادر ڕزگی ئەندامی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیشان لە قەڵازێوە لەگەڵمان بینەرانی بەڕێز دوای ناوبڕێکی کورد دەگەڕین لاتەن و باز لە هۆکاری بە نێودوڵەتێکنی مەرزی کێرێ دەکەین لەگەڵمان بێنەوە.
دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان لە بەشی دوم دەباز لە هۆکاری بە نێودەوڵەتینەکانی مەرزی کێلێ لە قەزای پشدە دەکەین. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر شوان قەڵازەی سەرۆکی فراکسیۆنی وزنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان هەروە لە شاری قەڵازێەوە بەکر بایس قایمقامی پشدەر. سەرەتا کاک دکتۆر شوان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سوپاس بۆ ئامادە بوونێت ئەوەندەی کە بەڕێستان بەدوازچوونتان دەکردبێت هۆکاری دواکەوتنی بە نێودەوڵەتێکی مەرزی کێلێ چییە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی مێرەبان هەڵبەتە مەرزی کێلێ بەڕاستی پێویست بوو لەگەڵکردنەوەی مەرزی ئاجۆمەران و باشماخ مەرزی کێلێش کرابایەوە بووبایە سنوورێکی نێودەوڵەتی لە نێوان وڵاتی ئێران و کوردستانی باشووردا و هەوڵی زۆر دراوە بەڵام هەوڵەکان بەرەنجامێکی وەهای نەبووە واتە تا ئێستا بەڕسمی نەکراوەتەوە. هۆیەکانیش ئەوەیە کە بەڕاستی ئێران وەکو خۆی ئامادەی تەواوی هەیە ئەوەی کە پەیوەندی بە زەمینە سازیەکانی کردنەوەی ئەو مەرزە هەیە لەلای خۆیانەوە تەواو بووە. تەسەور دەکەم لە باشووردا حکوومەتی هەرێمی کوردستان لە باشووردا کەمتەر خەمی نواندووە هەوڵی جددی نەداوە ئەو هۆیانەی کە پێویستە بۆکردنەوەی مەرزەکە هۆیەکان بەڕاستی زەمینە سازی بۆ نەکراوە و هەوڵی زدی نەدراوە بۆ کردنەوەی. ڕاستەمە پێویستی بە ڕەزامەندی حکوومەتی عراق هەیە بە تایبەتی وەزارەتی خارجیە و وەزارەتی داخلیە و سەرۆک وەزیرانیش ڕەزامەندی بدەن. بەڵام هەوڵەکان بە گشتی سستیەکەیە کەمتەر خەمیەکەیە. ئێمە لەو خولەی پەرلەمانی کوردستاندا لە قایمەتی قەزای پشدەرەوە دەستمان پێکرد لەگەڵ ئیدارەی ڕاپەڕین و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم ئەوانە هەمووی ڕەزامەندیان داوە کە ئەم مەرزە بکرێتەوە. بۆ ئەم مەبەستە مەشاندێکی پەرلەمانی کوردستان چوینە بەغدا لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان قسەمان کردووە و ئەوان لای خۆیانەوە بە هەموو شێوەیەک ئامادەیان دەبڕیوە کە مەرزەکە بکرێتەوە. بەڵام گرفتێکەیە گرفتەکەش ئەوەیە کە ئێستا پێویستی بەوەیە کە سەرۆک وەزیرانی عراق ڕەزامەندی بدات و هەروەها وەزارەتی خارجیە فەرمانی کاژێڕی بۆ دەرکات لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئەوانش کە ئێمە چاوپێکەوتمان لەگەڵداکردن هەمویان زۆر سوور بوون لەسەرکردنەوەی مەرزەکە. ئێستا ئەوەی کەماوەتەوە باس لەوە دەکرێت بڵێ ئێستا ئەوەی کەماوەتەوە باس لەوە دەکرێت کە ئەو ڕێگای پێویستە قیرتاو بکرێت ئەو ڕێگای قیرتاو بکرێت. قیرتاوکردنەکەشی ئێرانیەکان ئامادەی تەواویان هەیە ماوەتەوە ئەوەی کە علاقەی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئامادەسازیەکان تەواو بکات واروە ئەو پێداویستانە کە پێویستە سازیکە بۆ قرتاوکردنەکە ئامادەی کات ئەژینا مەرزەکە ئامادەیە بۆ کردنەوە هەوڵەکانی بۆکردنەوە وەرگرتنی ڕەزامەندی حکوومەتی عراق بەردەوا من. سپاس دەکەم کاک تۆ دواتر دەگەڕینەوە لای بەڕێز دەچینە شاری قەڵازێ لای کاک ئەبوبەکر بایس قایمقامی پشدەر. کاک ئەبوبەکر زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەبارەت بە هۆکارەکانی بە نێودەوڵەتی نەکردنی مەرزی کێلێ چییەوە کێ بەرپرسیارە کە تاوەکو ئێستا ئەو مەرزە بە نێودەوڵەتی نەکراوە کە ئێستا نیگەرانێکی زۆری لای دانیشتوانی ئیدارەی ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی و بەتایبەت قەڵازێ لێکەوتوتەوە. سڵاو لێوەش زۆر سپاس. ڕاستەکەی مەرزەکانی بە نێودەوڵەتیکردنی مەرزێک زۆرن واتە بە نێودەوڵەتیکردنی مەرزێک هەروە کارێکی ئاسان نییە لەبەرەوەی کۆمەڵی پێداویستی و پێشمەرج هەیە بۆ ئەوەی شوێنێک بکرێ بە مەرزی نێودەوڵەتی دەبێت پێشتر جێبەجێ بکرێن. لەوانە جەدوای اقتصادی ینی مەرزێک بەبێ جموجۆڵێکی زۆری بازرگانی بەبێ حرەکێکی تەبادولی بازرگانی هەروە بە ئاسانی ناکرێت مەرزێک موافقەتیکردنەوەی بکرێتەوە بکرێت بە مەرزێکی نێودەوڵەتی. لەبەرەوەی مەبەست لە کردنەوەی مەرزێکی نێودەوڵەتی جەدوای اقتصادیە حرەکێکی زۆری بازرگانیە هیچ وڵاتێک ناچار نییە هەروە بە ئاسانی موافقەت لەسەرکردنەوە و بە نێودەوڵەتیکردنی مەرزێک بکات ئەگەر بزانێ جەدوای اقتصادی نییە یا حەجمی تەبادولی تیجاری لەو منتیقەیە بە پێی پێویست نییە. ئەوەی کە لە سنووری مەرزی کێلێ ئێمە بەدی دەکەین ڕاستیەکەی کۆمەڵی کێشەی هەیە مەرزی کێلێ هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ کێشانەی کە تا ئێستا جێبەجێ نەکراون. ئەو کێشانە هەندێکیان کێشەی فەنین هەندێکیان کێشەی قانونی و سیاسین. ئەوەی کە پەیوەندی بە کێشە فەنیەکانیەوە هەیە
لە کێلێ تا ئێستا ڕێگای قێتاوی باش نییە نزیکەی 18 کیلۆمەتری لە دارەشمانەوە تا کێلێ ڕێگاکی خۆڵە ینی ناکرێتەوە شوێنێ بکەی بە مەرزی نێودەوڵەتی بەڵام ڕێگاکەی ڕێگای خۆڵ بێ دەبێت ڕێگایەکی قیتاو کراوی ئیسفالتی تەواو بێ دووەمیان دەبێت مجەمەعێکی حدودی هەبێ لێ فەرمانگەی کۆمەڵگەی فەرمانگە مەرجەکانی حدود هەبێ کە لەوێ نیمانە دەبێت شوێنێکە بێ کە بازارچەیەکی تۆزێ معقولی لێدا بندرێ کە ئێستا لە مەرجی کێلێ شوێنی بازارچەکەش ڕاستەکەی کێشەی تێکەوتووە و تا ئێستا ئێمە لە گۆڕی کێلێ لەگەڵ ئێرانیەکان دەرگیرین کێشەمان هەیە لەسەر دیانیکردنی نقطەی سفری مەرزی لە گۆڕی کێلێ ئەو شوێنەی کە پێشتر ئیتیفاقمان لەسەر کرد بوو کە پێی دەوتێ گۆڕی کێلێ ڕاستەکەی ساڵی پار ئێمە 6 دەی 2015 وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی کاک ڕێباز حەملان وەزیری دارایی و کۆمەڵێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان و دیدارەی ڕاپەڕین و قایمقامیەت و هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئێمە لەگەڵ ئێرانیەکان دانیشتین لە یەکتێگەیشتنامەیەکمان ئیمزا کردووە لەوێ هەندێ ئیلتیزامات لەسەر ئێمە دروست بوو هەندێکیش لەسەرەوان ئەو ئیلتیزامانەی کە پەیوەندی بێمەوە بوو پاکردنەوەی گۆڕی کێلێ بوو لە ئێڵغام واتە لە مین دووەمیان چاوڕێژکردن و تەختکردنی گۆڕی کێلێ بوو ئێمە تقریبان هەردوو ئیلتیزامەکەی خۆمان جێبەجێ کرد بەڵام بەداخەوە ئەم ساڵ لە کۆتایی مانگی 6دا هێزێکی هەنگی مەرزی ئێران هاد یەکتەڕەفا تەرسیمی حدودێکی نوێی کردووە هەندێ میلی تازەی لە گۆڕی کێلێ چەقاندووە کە بەپێی ئەو میلە تازانە بێت ئەو گۆڕی کێلێ دەبێ بە بەشێک لە خاکی ئێران لە کاتێکدا کە ئێمە چاوەڕوانی ئەومان نەدەکرد و لە دنیاشدا وا متەبعە بۆ دیاریکردنی مەرزی نێودەوڵەتی لە نێوان دوو دەوڵات دەبێت لیژنەیەکی فەنی تەخەسوسی مەرزی بێ نقطەی سفری مەرزی دیاری بکە نەک دەوڵەت یەکتەڕەفا مەرزەکە دیاری بکە ئێمە کێشەمان ڕاستی لەسەر بەڵێ زۆر باشکەواتە بە دیاریکراوی ئێستا کێشەکە ئەوەیە کە کێشەکە لە لای کۆماری ئیسلامی ئێرانەوەی کە ئەو مەرزە بە نێودەوڵەتی نەکرد یاخو کێشەکە لە لای حکوومەت هەرێمی کوردستانە بۆ نمونە ئەو پێداویستانەی کە بەڕێزت باسەکە دروستکردنی کۆمەڵگەی فەرمانگەکان قیتاوکردنی ڕێگا کە پێویستی بە بڕەپارێکی زۆرە ئایا حکوومەت دامەدە نیە و بڕەپارێدا ڕاستیەکەی مەسئولیەتەکان یا بڵێن چارەسەرکردنی کێشەکان هەندێکی کێشەی فەنین پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە ئەو بڕی تێچوونەی کە نزیکەی پێ 6 میلیارد دینارێکە بۆ قیتاوکردنی ڕێگاکە کە 18 کیلۆمەتری قیتاو نییە ئەوە مەسئولیەتی یا بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە قیتاویکە کارەفەنیەکانی کەی دروستکردنی کۆمەڵگەی فەرمانگە مەرزیەکان ئەوە شەر مەسئولیەتی ئیدارەی ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانە وەکو باس کە ئێمە تووشی ئیلتیباسێکیا کێشەیەک بووین لەگەڵ ئێرانیەکان لەسەر چۆنیەتی دیاریکردنی نقطەی سفری مەرزی کێشەی ئەخیری کە ڕەبتی بە کێشەفەنیەکانەوەیە ئەوە مەسئولیەتی بەغدایە بەڵام ئەویش بە جۆرێک لە جۆرەکان هەر دەکرێتەوە مەسئولیەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی لە مەرکەز هەماهەنگی بکرێ موافقەتی قانونی دوای ئەوەی کە پێداویستیە مەرزیەکان یا پێداویستیەکانی مەرزێکی نێودەوڵەتی لە خەتی کێلێ جێبەجێکرا ئەو کاتە پێویستی بە موافقەتی بەغدا هەیە پێم وایە ئەویان مەسئولیەتی مەرکەزە بەڵام بە هەماهەنگی و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی موافقەتی مەرزێکی نێودەوڵەتی لە نێوان دوو وڵاتدا پێویستی بە موافقەتی قانونی هەردوو دەوڵەتەیە بەتایبەتی هەردوو وەزارەتی خارجیەی عێراق و ئێران و وەزارەتی عێراق و ئێران و هەندێک شوێنی کەی کە بەڵێ سپاس دەکەین کاگەوەکرد دواتر دەگرین و لای بەرز کاک تۆشوانەگەر بگرین و لای بەڕێزت ئێوەکو کە بەدوازتان کردوە کەواتە ئێستا بەرپرسیارەتەکە بە دیاری کراوی کارەکە لەکەم تەرخێمەکە لە حکوومەتی هەرێمە یاخود لەلای کۆماری ئیسلامیێران یاخود ئەو هەوڵانەی کە نوێرانی کورد لە بەغدا سەرکەوتونە بوونە کە حکوومەتی عێراقی ڕەزامەندی بنوێنێ بۆ بە نێودەوڵەتیکردنی و مەرزە بەڵێ ئێستا ئێمە ئەزانین کەوە چەند مەرزێکی نێودەوڵەتی بوونیان هەیە وەکو پەیوەندی بازرگانی لە نێوان وڵاتی تورکیا و باشوور لە نێوان ئێران و باشووردا ماوەتەوە زیاتر مەرزی نێودەوڵەتی کێلێ لەگەڵ مەرزی شوشمێ
لە پارێزگای هەڵەبجە بکرێنەوە. ئەمە پێم وایە وڵاتی ئێران لە لای خۆیەوە ئەو هۆکارانەی کە پێویستە بۆکردنەوەی مەرزەکە هەمویانی ئامادە کردووە لە قیرتاوکردنی ئەو ڕێگایی کە پەیوەندی بەوانەوە هەیە لە دابینکردنی ئاو لە دابینکردنی تاڕادێ کارەبا و پێداویستەکانی تر. ئەوەی کە ئێستا ئێرانیەکان بە ڕاست و ڕوونی باس لەوە دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی خاو دابین کە بیدا بە وڵاتی ئێران ئەو شەریکەی ئەوان ئامادەیە ڕێگەی نێوان سنووری بڵێن بەرزی کێلێ تا دەگات ئەوەی کە پێویستە تا دەگات داڕەشمان لە شوێنەکانی تر قیرتاوی بکات. ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی تانکەرەوە ئەڕوا بۆ وڵاتی ئێران بۆچی بەشێک لەو نەوتەیە حکوومەتی هەرێم ڕەزامەندی نادات کەوا بیدا بە ئێران و لە مەقابلدا ڕێگایەکە قیرتاو بکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە ئێستا قەیرانی داراییمان هەیە و ڕێگایەکە قیرتاو ناکرێت حتا ئامادەیان دەربڕیوە پێداویستەکانی کارەبا و پاکردنەوەی حەقلی ئەلغام و دابینکردنی ئەو بۆنەکە دابینکەن ئەو خانشەکە مەسلەی ئەمە سنوورەکە داخلی ئێران یا خود داخلی عراقاندی کێشە هەیە ئەمە ئەتوانێت بە هاوکاری حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە کێشەکە چارەسەر بکرێت. ئەو دەڤەرە یەکێکە لە دەڤەرە خاپورکراوەکان یەکێکە لەو دەڤەرانەیەکەوە بۆ یەکەمین جار لە کوردستانی باشووردا چەژی کۆمەڵکوژی دەربارە بەکارهێنراوە لە ساڵی 1970 دەڤەرێکی فراوانە خانووی داری بەسەر بەردەوە نەماوە ناوچەکە وێران کراوە ئاوەرە کراوە. ئەوەندە دەهێنێتەوە بەڕێز سەرۆکی حکوومەتی کوردستان و بەڕێز جێگری سەرۆکی لا پەیوەندی دارەکانی تر هەموو پێداویستەکانی بۆ دابینکەن. زۆر باش ئێمە کە لە سەردانەکەماندا چوینە بەغدا ئەومان بینیکەوە حکوومەتی بەغداش تا ڕادەیەک سوورە لەسەرەوەیکەوە ئەم بەرزانە بکرێنەوە چکار دەبێتە مایەی هەم بەهێزکردنی پەیوەندی نێوان وڵاتی ئێران و باشوور هەم دابینکردنی سەرچاوەیەکی اقتصادی بۆ کوردستان و بۆ تەنانەت بۆ عراقیش. بەڵام جددیەتەکە بەڕاستی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە وەکو پێویست بەدی ناکرێت. ئەوە قونسولی ئێران قونسولی گشتی کۆماری ئیسلامی ئێران لە یەکی مانگدا خۆشۆتە سەر مەرزەکە لەگەڵ بەرپرسانی باڵای دەڤەری ڕاپەڕین کۆبۆتەوە. ئەوان بۆ خۆیان زۆر موشتری ئەوەنکەوە ئەم مەرزە بکرێتەوە. بەڵام ئەو بابەتانەی کەوا هەیە باز لە هەندێک شتی دەکرێت ئەمە پێویستی بە بەڕێوەزیکردنەیە لەبەر خاتری بەهاناوە هاتنی خەڵکی منتیقەکە. بەڵە سوپاس دەکەم کاگۆ بەکرێگەر برم وڵای بەڕێزت کەواتە ئێستا و نیگەرانی کە خەڵکێتی خەڵکی دەڤەری پشدەر ئێوە کویدارەی پشدەر چیتان کردووە یاخود هیچ هەنگاوێکەیە بە وادەیەکێ کە بڵێن لە نووسنی کاتدا و مەرزە پێراویستەکانی بۆ دابین بکرێ یعنی ئایا حکوومەت پێشتر وەڵامی ئەو پرسیانە حکوومەت ئامادە نییە کە ئەو پێراویستیانە جێبەجێ بکە حکوومەتیێرە؟ بمورم باش گوێم لە پرسیارەکە نەبوو بەڵام ئەوەی کە لی تێگەشتم بەڵێ ینی پێم وایە ئەوەی کە کاگتۆ شوان باسی کرد کۆماری ئیسلامی ئێران لەمەوەی کە پەیوەندی بەوانەوەیە مەسئولەتی خۆیان جێبەجێ کردووە ڕێگاکان قیتاو کردووە تا نقطەی سفری مەرزیان هێناوە مجەمەعێکی حدودیان لەوێ دروست کردووە ئەوەی کە خەلەلە لەلایەن ئێمەوەیە ینی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە من پێم وایە مەرزی کێلێ حەقی خۆی پێنەدراوە چی وەکەوەی کە خەڵکی منتیقەیەکی شۆڕژگێڕ و وێرانکراوی کە هەچی نەهامەتی هەیە بەسەری هاتووە دووەمیان دراسەیەکی اقتصادی باشی بۆ نەکراوە کە مەرزی کێلێ مەرزێکی وەسەطیە ینی ئەگەر لە ڕووی جوغرافیاوە تەماشایکەی مەرزی کێلێ بە یەک دووری لە مرکزی هەولێر و سلێمانیەوە بە یەک دووری لە هەردوو لا یا بڵێن بە یەک مسافە لە هەردوو لاوە دوورە لێ لە مەرزی کێلەوە دەتوانی بە مباشری بڕۆی بۆ کەرکووک لێەوە بڕۆی بۆ بەغداد. ئێمە پێمان وایە هەم لە شارە سناعیەکانی ئێرانیشەوە دووریەکی باشی هەیە ئەنی کۆمەڵێک پێداویستی هەیە یا کۆمەڵێک جەدوای اقتصادی هەیە کەم پێم وایە کۆمەڵێ سەبەبی کە هەیە کە مەرزی کێلێ حەق خۆی پێ نەدراوە. بەڵام ئێمە دڵنیاین لەوەی کە هەم خەڵکی ناوچەکە کە هەم ئیداراتی ناوچەکە بە بەردەوامی لەسەر خەت دەمێنینەوە. ئێستا کەمپینێکیش لە چالاکوانانی مەدەنی سنووری حەوزی پشدەر و قەڵازێ و
تەنانەت ڕانێشی گرتوتەوە ینی حرەکەیەکی کۆمەڵایەتی هەیە چالاکوانانی ئەو سنوورە کەمپینێکی ڕاگەاندەوە کە بە بەردەوامی لەسەر قەت دەمێنەوە بۆ ئەوەی مەسلەی بە نێودەوڵەتیکردن و ئیشکردن لە مەرجێکی لێ بە زیندوی بمێنێتەوە ئەوەی کە پەیوەندیشی بێمەوەیە هەموو ئەو کەناڵ و ڕێگانە دەگرینە بەر کە پێویستن بۆ ئیشکردن لە مەرجێکی لێ و موافقەت و بە نێودەوڵەتیکردنی بەڵێ کاتیشمان کەمەوەگەر بە کورتی وەڵام پرسیارەکەمان بدەیت و سوپاس دەکەن سەبار بۆی کە ئایا حکوومەت تا ئێستا ئامادەی دەنەبی ئەو ڕێگایە کە بەرز و 18 کیلۆمەترە قیرتاو بکرێ زایدەن بودجە دابین کە بۆ کۆمەڵگەی فەرمانگەکان چەند بڕەپارێدی حکوومەت ئامادەنی بیدات ڕاستەکەی ئێمە کۆمەڵی مەحاولەمان هەیە کۆمەڵی هەوڵمان هەیە پێمان وایە ئیسیجابە دەبێ تەسەوڕ دەکەم لە ئایندەی نزیکدا بگەینە نەتیجەیەک هەم لە ڕێگای ئیداری ڕاپەڕینەوە هەم لە ڕێگای حکوومەتەوە هەم لە ڕێگای بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتەوە کە قوباتەوە هەم پێشتریش ئێمە لە ڕێگای بەغداوە هەوڵمانداوە لە ڕێگای پەرلەمانتارانی کورد نوێنەرانی کورد لەوێ بەشێکیمانی بڵێ مەسلەی مەرجی کێلێمان لەوێ جوڵاندووە بە تایبەتی نوێنەرانی کورد لە ناویشیاندا کاگوشیار و ئاڵاخان ئاڵا تەڵەبانیەوان ڕاستی بە جۆرێک جۆرەکان لەگەڵمان لەسەر خەت بوون بۆ ئەوەی هەماهەنگی بکەین بۆ موافقەتانەی کە لە هەر لەحزەیەکدا پێویست بێت لە نێوان هەرێم و بەغدا بەڵێ زۆر باشە کەواتە کاک بەکردوا پرسیارم بۆ بەڕێستان کەی پێرەچێ و مەرجە بە نێودەوڵەتی بکرێت جوادەیە کە یاخود ئێوە چی بە خەڵکی پشدەر دەڵێن کە ئێستا نیگەرانیان هەیە ئێمە بە خەڵکی پشدەر و بە خەڵکی ڕاپەڕین پێیان ڕادەگەیەنین کە دەبێت لە سەرەتادا ئێمە هەوڵ دەین هەچی پێشمەرج و پێداویستیەکانی مەرجێکی نێودەوڵەتیی هەیە بۆ خەتی کێلێ بسۆگەری بکەین جێبەجێکەین لە قیتاوکردن و لە دیاریکردنی نقطەی سەفری مەرزی و کردنەوەی کۆمەڵگەی فەرمانگە مەرزیەکان و هەروەها دروستکردنی هەموو ئەو پێداویستیانەی کە بۆ مەرزێکی نێودەوڵەتی لە بازاڕچە و پێداویستی دەوایرەکانی هەیە جێبەجێکەین دواتریش پێدا بگرین لەسەر موافقەتی قانونی بە مەبەستی بە نێودەوڵەتیکردنی مەرزەکە بەڵام ئێمە خەڵک دڵنیا دەکەینەوە لە کارەکانی خۆمان هەم بۆ ئیشکردن بۆ پێداویستە بەدابینکردنی پێداویستەکان و هەم بۆ وەرگرتنی موافقەتی قانونی بەردەوام دەبین بەڵێ سوپاس دەکەین کاک تۆرشوان نیو خولەکەش بۆ بەڕێستان چی بکرێ بۆەوەی عێراق ڕەزامەندی دەرببڕێ بۆ بە نێودەوڵەتیکردنەوە هەرکی حکوومەت هێرێم چێ زۆر بەکرد بێ سوپاس دەکەین بەڵێ بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو شاندێکی ئیدارەی ڕاپەڕین لەگەڵ پەرلەمانکارەکانی دەڤەرەکە سەردانی بەغدا بکەن و بڕیارە فراکسیۆنەکانی کورد لە بەغدا مەوعیدی بینینی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق وەربگرن بۆ شاندەکە بتوانێت لەو سەردانەیدا بە یەکجاری ڕەزامەندی حکوومەتی عێراق بێنێتەوە لێرەشەوە بە پێویستی دەزانم هەموو ئەو کەم و کوڕیان کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان لە دابینکردنی نەوتی خاو بۆ بەمەبەستی قیتاوکردنی ناوچەکە ڕێگایەکە بە پێویست ێزامکەوە بەڕێز سەرۆکی حکوومەتی کوردستان جێگری سەرۆکی حکوومەت لە ئێستاوە هەوڵی جدی بدەن بۆ تەواوی کەم و کوڕیەکان بەڵێ زۆر سوپاس زۆر بەشێک لەو نەوتە تەرخان بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر کاتمان تەواو زۆر سوپاس بۆ ڕێک لە بەڕێزان دکتۆر شوان خەڵازەی سەرۆکی فراکسیۆنی بستنەوەی ئیسلامی کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵ ماوەرە سوپاس بۆ بەڕێز ئەبوو بەکر باعس خایمی پشدەر کە بەڕێزیشان لە قەڵازەوە لەگەڵ مامۆ سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارەکەم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ